ئاریسا دەڵێ بەسە نامە بۆ مردم مەنێرن ئێمە لە یەکتریجیا نابینەوە پەشیمانە لە ڤیدیۆ کلیپەکەی لەگەڵ هونەرمەند وایت کە ئێستا ناسراوە بە خاتوو ئەلیسا مێردەکەی ڕۆژانە قاپی بۆ دەشوە و ئەم قسەی ڕاستە نایەوێ لەگەڵ کامە ئەکتەر دەربکەوێتن و وە چاوی پێیان کەوێتن گەردەنی کێ ئازا ناکا بۆچی لە ڕۆژهەڵات هاتە باشووری کوردستان تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز بەشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەش دابگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمای وەرەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە ڕاستەخۆ پەیوەندیمان پێ بکەی ئێمەش وەڵامتان دەدەینەوە. هونەرمەندی کۆمیدیا خاتوو ئەریسا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو باشووری کوردستان لەگەڵەوەش دەنگدانەوەیەکی گەورە لە تیڤیەکانی کوردی بەخۆیەوە دەبینیتوە بینەرێکی زۆر بۆ خۆی کۆ دەکاتەوە. ئاریسا ئەوژەن لە ئێستادا تەمەنی 26 ساڵانە و وە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئێستا زۆربەی کات لە باشووری کوردستان دەژیتن. ئەو خاتون هەر لە منداڵیەوە منداڵێکی هاروهاج بووە بەڵام زیرەک بووە لە قوتابخانە تەنانەت 2 جار لە قوتابخانە دەریان کردووە بەهۆی ئەوەی کە ئافرەتێکی بزێەوە بوو و شەیتان بووە بەڵام لە کۆتاییدا قوتابیەکی زیرەک بووە. خاتوو ئەریسا لە تەمەنی 14 ساڵی خۆشەویستی دەکاتن و لە تەمەنی 17 ساڵی ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێتن. ئەو خاتونە دوای ئەوەی ڕوو دەکاتە باشووری کوردستان بە هۆکاری ئەوەی هاوسەرەکەی شکست دەهێنێتن لە کارەکەی کە کاری ئەندازیاری دەکاتن بە هۆکاری ئەوەی ئەو کاتە لە وڵاتی ئێران پارەیان ئێکجار زۆر بەرچاو دێتە خوارەوە ئانیش ڕوو لە باشووری کوردستان دەکەنەوە و خاتوو ئەریساش لە باشووری کوردستان نیشتە جێ دەبێتن. خاتوو ئەریسا لە درامای خەج و سیاماند دەستی بەکاری هونەری کردووە بەڵام لە کلیپی هونەرمەند دەتوانین بڵێن گۆرانی بێژ واحید بەشداری کردووە بەڵام پەشیمانی خۆی دەربڕی کە لەو کلیپە بەشداری کردووە. لەو بارەوێژ واحیدش هاتە دەنگ و چەند قسەیەکی کرد بەڵام ئەریسا پێ باش نەبوو کە ئەو کارێک کردو گەردوو بارە بێتەوە ئەو کارە بە هیچ جۆرێک ناکاتن و زۆر پەشیمانە لەو کارەی کە لەگەڵ واحید ئەو گۆرانەی تۆمار کردەوە وەکو ئاکتەرێک باشدارە لە کلیپەکەی واحید. وەروەها دەڵێ گەردەنی ئەو کەسانە قەت ئازا ناکەم کاتێک بە من دەڵێ تۆی ئێرانی چی دەکەی لە باشوور بەڵام من هیچ شتێکم نەکردو لە باشوور تەنها ئیشی کاری خۆمان دەکەین من و هاوسەرەکەم بەڕەنجی سەرشانی خۆمان لە باشوور دەژین و ئیش دەکەین بەڵام کوردستان جێگەی هەمووانە خەڵک بەهەڵە تێگەیشتووە کە ئێمە ئێرانین ئێمە کوردین هیوادارین هەموو کوردەکانی چوار پارچەی کوردستان ئەوە بزانن لە هەر شوێنێک بژین شوێنی خۆیانە و هیچ کاتێک ئێمە ئێرانی نەبووینە و ئێرانی ژنینە ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتین تەنانەت. واروها خاتوو ئەریسا دوای ئەوەی لە چەند کارێکی هونەری بەشداری دەکاتون لە کۆتاییدا لە پرۆگرامی بەزمی بەزم بینیمانەوە و لەوێ دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا وەکو ئەکتەرێکی سەرکەوتوو بۆ ماوەی 7 ساڵ لەو پرۆگرامە بەردەوام بوو ڕۆژ بە ڕۆژ دەهات و بینەری زیاتر دەبوو خەڵک زیاتر لەو خاتونە ڕازی بوون. وەروەها زۆر کەس گلەی ئەوەیان لێ دەکرد بۆچی تۆ لە سناپچات و لە ئەکاونتە فەرمیەکانی سۆشیال میدیات ژیانی ڕۆژانەی خۆت بڵاو دەکەیەوە وە چۆن هاوسەرەکەت تاک دەکەیت وایش لە وەڵامدا دەڵێ پێم خۆشە ئەو شتانێک کە من ڕۆژانە دەیکەم و شتێکی جیاوازە لەگەڵ بینەرەکانم شێری بکەم و زۆر کاتیش نامەیان بۆ هاوسەرەکەم ناردووە بەڵام زۆر باش پێیان دەڵێم واز بینن لەبەرەوەی من و هاوسەرەکەم نزیکەی 10 ساڵە ئێمە هاوسەرگیریمان کردووە تەنانەت بگرێ 11 ساڵیش دەبێتن هیچ کاتێک لەگەڵ یەکتری حاجز نەبووینە بۆیە بیر لەوە مەکەنەوە من و هاوسەرەکەم بەو نامە سەقەتانەتان ئێمە لە یەکتری جا بینەوە لەبەرەوە ئێمە لەو شتانە قورتار بووینە. وەلەو کۆتاییانش دەنگدانەوەکی زۆری لە سۆشیال میدیا بۆ دواخۆی داهێنا دوای لەدایکبوونی منداڵەکەی کە لە وڵاتی ئێران منداڵەکەیان لەدایک بوو وەروە کوڕێکی جوانیان خوا پێبەخشیوە و بازەوەش دەکا بۆ جاری دووەم بوو کە من سکپڕ بووم
جار یەکەم من و هاوسەرەکەم بەنیاز بووین سەفەرێک بکەین لە وڵاتی ئێران بەرەو تاران و شمال بەڵام هاوسەرەکەم بۆ ئۆتۆمبیل خۆی بە پیاوێکدا دەکێشێتن و ئەو پیاوە گیان لە دەستدەدا بۆیە منداڵەکەی لەبار چۆ بۆ جاری دووەم سکپۆ بۆەوە لە ئێستاشدا خاوەنی منداڵێکی جوان و زۆربەی کات سناپەکانی لەسەر منداڵەکەیت و هیوادارین ئەو ناز و نەحمەتەیە خوا بیدات بە هەموو کەسێک واروها بینیمان ئەو خاتونە ماوەیەک پێش ئێستا کێشە لەگەڵ چەند خاتونێکی ناو پرۆگرامی بەزمی بەزم بوو تاوەکو ئێستا هیچ کەسێک نەیزانیوە ئەو کاری کێشەکانیان چی بوو لەبارەی ئەوەی هیچ لایەنەچیان هیچ قسەیەکیان نەکردووە تەنانەت لە پرۆگرامەکان بازۆ دەکەن نامانەوێت لەگەڵ یەکتری دەربکەین و ئاریساش بازۆ دەکەن نامەوێت هیچ کات لەگەڵ هەندێک خاتون کە لە پرۆگرامی بەزمی بەزم بەشداریان کردبوو دووبارە دەربکەونەوە وەروەها بازەوە دەکەن ئەو خاتونە مێردەکەی ڕۆژانە قاپی بۆ دەشاو بۆ باز لەوە دەکاتن من بەدلی لەنگە خورشتم هەیە و نامەوێت لەبەری بکەم قاتۆری سەوتی ئەوانە دەنگدانەوەی ئەکجار زۆریان لەیکەتۆ لە ناو سۆشیال میدیا بەڵام ئەمانە تەنەها بۆ ئەوە بوو بۆ پرۆگرامی بەزمی بەزم بوو نەوەک لە ژانی واقعەتماندا ئەو شتانە ڕووناداتنەوە ئەو باسی ئەوشم کردو کە خەسوم خۆشنای ئەمە دوورە لە ڕاستی ئەمە تەنها بۆ پرۆگرامی بەزمی بەزم بوو ئەو سناپ و ئەو پۆستانەمان کردبوو تاوەکو بینەری زیاتر ڕابکێشم بۆ پرۆگرامی بەزمی بەزم دەڵێ پێم خۆشە خەڵێک ژانی تایبەتی و ژانی فلیم و تەمسیل لە یەکتری جیا بکاتەوە هەندێک جار هەندێک قسە دەکەین ئەوە بۆ تەمسیلکردنە تەنانەت بەڵام لە ژانی واقعەتیماندا ئەم شتانە زۆر جیاوازن وەرەوە ئەو خاتونەوە دیارە لە ئێستادا هیچ پرۆگرامێکی لە تیڤیدا نیە و لە هیچ درامایەک و پرۆگرامێکدا نایبینین وا دیارە لە ئێستادا خەریکی ژانی تایبەتی خۆی تو دەوێت لەگەڵ مندارەکە و هاوسەرەکەی ژانی تایبەتی خۆی بەڕێوە بکە و هیوادارین ئەو خاتونەیە بە زووترین کات بێتەوە سەر تیڤیەکان و شتی کۆمیدیمان پێشکەش بکاتن لەبەرەوەی لە کاری هونەری کەسێکی سەرکەوتووە تۆی بینەر چیت هەیە بۆ ئەو خاتونە چۆن دەیبینی ئایا خاتونێکی سەرکەوتووە لەوەی کە بەدیار کەوتووە زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکانمان ئەو پێتان خۆشە ئەمجار لەسەر کەساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروها لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێت و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی تۆی خۆشەویست ئاگاداروی کار و چالاکی ڕۆژانەمان بی و واگاداری نوێترین هەواڵەکانیش بی و بۆ پەیوەندیکردن دەتوانانی بە هەمان شێوە لە ڕێگەی سناپچاتی کلیل میدیا پەیوەندیمان پێ بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵام تا دەدەینەوە هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.